خۆگەر و کوفر بکەی کافری کوفری خوا بریتە ئەلەو ئافرەتە ڕووتانی لە بازاڕی بینی کوفری خوا بریتە لەو فڕ و فێڵەی لە بازاڕەکان هەیە ئەو بریتە لە کوفری خوا هیچ کەسێکیان لەسەر مەری خۆدا نەبەزیون و ئەو خراپی و فەسادی ئەمڕۆ هەیە ئەوە بریتە لە کوفری خوا تەبارەکە و تەعالە بەرچاو نەبوون ئەو نیعمەتەی خوات لە بەرچاو نەبێ بەچکە موسڵمان پرسیاری ناوی سەحابەیەکی لێ بکە نایزانێ پرسیاری ناوی کەی لێ ئەەکەی لە یاریزانەکان دەیزانێ لە هونەرمەند و بەتەڵ فیلمەکان دەیزانێ ئەمە بریتە لە کوفری خوا بۆ ئێوە نەزانن باسی کوفری خوا کەم شتێکی نامۆیە و ئەلحەمدولیلە لەم وڵاتە نییە ئەو کوفری خوا ئەو کوفری خوایە نزیکتر لێمان لە قەیتانی پێڵاوەکانمان نزیکتر لێمان ڕۆژانە لەگەڵمان ها لەگەڵمانە شکری خوا بکەن وە لە کوفری خوا دوورکەونەوە و لە خوا بترسن ئەوەی ئەمڕۆ لە واقعە بینی کوفرێکی ئاشکرایە بەرامبەر بە نیعمەتەکانی خوا کە پێی داون بۆ لە خۆتانە خوای گەورە خزمەتی لەگەڵ کەسەیە خوای گەورە خزمی هیچ کەس نییە نە باوکی هەیە و نە کوڕی هەیە و نە خێزانی هەیە و نە وەزیری هەیە و نە دەسەڕاستی هەیە و هیچ کەسێک نییە وا بکە خوای گەورە عقوبەی خەڵکێ نەدا تاوان هات مایەی سزا هات خوا سزای خۆی ئەبارێنێ سزاش ئەوە نییە نەیزەکێ لە ئاسمانەوەدا ببارێ ئەم شارە کاولکە شەڕی براکوژی و گرانی و قات و قڕی و کابرا ئەمانی نەبێ بێ بۆ مزگەوتەکەی ماڵەکەی خوا نوێژەکەی بکات لە ئەمانە نەبێ و ئاسایش ناو خەڵکە نەمێنێ ئەمە بریتێ لە عەزابی خوا عەزابی خوا بە چی حاڵی بوون عەزابی خوا هەر بە لافاوی حاڵی بوون شارێک کاولکە عەزابی خوا جۆری زۆر زۆرە شکری خوا بکەن دوورکەونەوە لەو شتانەی کە مایەی کوفران و ناشکرانەیە بۆ نیعمەتەکانی خوا تەبارەکە و تەعالە بۆنی ئەو هەموو کەناڵە ئەوە کوفرانە بژێریە ئەو کەناڵانەی کە دژایەتی دینی خواکەن ئەو کەناڵانەی کە دژایەتی ڕەوشت و بە بەرزەکانەکەن لەناو کۆمەڵگایە کوفرانی نیعمەتە ئەو شتانە بۆیە هۆشیار و بێدار بن ئەم نیعمەتانە هەتا نامێنێ با شکرانە بژێری بکەین و ڕووبکەینە خوای خۆمان خوای گەورە لێمان ببوورێ و لێمان خۆش بێ و ڕەحمان لێ بکە مان گێرتۆ بۆ سەر ئەو ڕاستە شەقامەی هیدایەتی پێغەمبەرەکان سەدیقەکان شەهیدەکان ساڵحەکانی داوە بۆ سەری یا ڕەبی خوای گەورە لێمان ببووری ڕەحمان لێ بکەی لێمان خۆش بی عەفومان کەی یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی کارەکانیان لەسەر گرانە کاریان بۆ ئاسان کەی ئەوەی ئیشێکی هەیە و پێویستیەکی هەیە یا ڕەبی بۆی جێبەجێکەی بەخێر و بەرەکەت یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گەورە ئەوەی قەرزارە بۆی مەیسور و ئاسان کەی بڕەحم و فەضڵ و کەڕەمی خۆت یا ڕەبی خوای گەورە هەر کەسێ نیازی خراپی بەرامبەر بە دین و ژینی خەڵکی ئەم وڵاتە و باقی وڵاتانی ئیسلامی مەشغوڵەکەی بە شەڕی نەفسی خۆی و شەڕی لە کۆڵی خەڵکەیتەوە هەر کەسێ نیازی باشی بەرامبەر بە دین و ژینی خەڵکە یا ڕەبی موفەقی کەی